عەرەبی سوننا بۆ یەکەم جار سەقفی داواکاریەکانی بەرامبەر کورد بەرز کردەوە. چۆن پۆستی پارێزگار عەرەبی سوننەی یەکخست و کوردیشی پەرتەوازە کردووە. ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی لە کەرکووک گەیشتۆتە دوایین ئاستوو لە ئەنجومەنی پارێزگای شارەکە بەسەر دوو بەرەی دژ بە یەکدابەش بوونە کە هەر بەرەیەکیان خاوەنی 8 کورسی. با گوێرەی زانیاریەکان ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 16 کورسی پێکدێت کە بەسەر دوو بەرەدا دابەش بووە. پارتی و یەکێتیش هەر یەکەیان کەوتووەتە لایەک. ئەوە لە کاتێکدا لە ڕاگەیەندراوێکدا لایەنە براوەکانی پێکهاتەی عەرەبی لە کەرکووک ڕەتی دەکەنەوە دابەش بووبن بەسەر پارتی و یەکێتیدا، جەخت لەوە دەکەنەوە بە یەکەوە بەردەوام دەبن لە دانوستان. ڕاشیان گەیاندووە پۆستی پارێزگاری کەرکووک بەرکەوتەی ئەوانە و بە هیچ جۆرێک سازشی لێ ناکەن. ئەوەی بۆتە مای سەرنجی چاودێرانەوەیە یەکبوونی پێکهاتەی عەرەبیە بە جۆرێک ئێستا نەک هەر داوای پۆستی پارێزگار دەکەنەوە کە لە دوای ڕووخانی سەدام تا 16 ئۆکتۆبەر لە دەستکورد بوو، ئێستا داوای ئازادکردنی ئەو دەستگیرکراوە عەرەبە سوننانەش دەکەن کە لە کاتی شەڕی داعش لەلایەن دەستگاکانی هەرێم دەستگیر کراون. بە جۆرێک داوای ئازادکردنیان بەبێ قەید و مەرج دەکەن. بەرزبوونەوەی ئەو داواکاریانەی هێزە سوننەکان بەرامبەر کورد لە کاتێکدایە چاودێران هۆشداری دەدەن کەوا ئەگەر ئەو ناکۆکیە بەردەوام بێت کەرکووک بە تەواوەتی لەژێر دەستی کوردە دەچێت و کورد دەبێتە کەمینە لە ئیدارەی شارەکەدا.